سڵاو بینەرانی خۆشەویست لە ماوەی ڕابردوودا لەسەر پرسی زانستی یۆگا دەنگۆی زۆر دروست بوو کە گوایە دەخرێتە ناو پرۆگرامی پەروەردەیەوە. ئەمە هەندێک کەسی وروژاند بۆ ئەوەی بڵێن کە یۆگا زانستێکی بودیە سەر بە مەدرسەی بودایزم و کۆنفۆشیزم و بێدینیە یاخود زانستێکی شەیتانیە. لە بەرامبەردا کەسانی تر پیان وایە یۆگا هیچ پەیوەندی بەمانەوە نییە و بۆ خۆی زانستێکی سربەخۆ و پەیوەندی بە مرۆڤ خۆیەوە هەیە و بە خودناسی مرۆڤەوە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەحموود شێرزاد کە خۆی ڕاهێنەری بواری یۆگای. مامۆستا بەخێر بیت. زۆر زۆر سپاس. با ئەمە دەست پێ بکەم. یۆگا خۆی چییە؟ بۆچی هەندێک لایەن ئەیبەستنەوە بە بوزیەت و هیندۆسیەت و شەیتان پرستی و بتپەرستیەوە؟ لە ڕاستیدا ئەم بەستنەوەیە پەیوەندی بە کەمی متالعە و نەناسینی بابەتەکە و نائاگایەوە هەیە. لە ڕاستیدا بام لێرەوە دەست پێ بکەم لە یۆگا یەکەم ڕاستە لە هیندستانەوە ئێستێجایش کە بە دنیادا بڵاوەتەوە، بەڵام سەرچاوەکەی هیندستان نیە بە وتەی ئوستادە گەورەکانی خۆیان، بە وتەی فەیلسوفەکانی خۆیان، فەیلسوفەکانی هیندستان. وحتا یەکێک لەوانەی کە لەو ئاخرانەشدا قسەی کرد لەبارەیەوە سادگورو بوو کە کەسێکی زۆر ئێستا دیارە لەم بوارەدا لە دنیا، باسی لەوە کرد کە شوناسی یۆگا شوناسێکی هیندی نییە، ینی نەک هەر پەیوەندی نیە بە هیچ دینێکی ئەم وڵاتەوە، ئەسڵان پەیوەندی نیە بە کەلتوری ئەم وڵاتەشەوە، بە هیچ شێوەیەک شوناسێکی هیندی نیە. و یەکێکی تر لە ئوستادە گەورەکانی تر کە ئاماژە بۆ دەکا کاتی خۆی زوو بەر لە چەند هەزار ساڵێک لەوە پێش یۆگا لێرەوە لە مێزۆپۆتامیاوە دیارە سەردەمی سۆمێری و بەڵە لە کوردستانەوە، ئەو دەڵێ ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمانە، بەڵام ئەو کاتنە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوو، نە ئێران هەبوو، کورد هەبوو لێرە، دەڵێت یۆگا لێرەوە ڕۆیشتەوە. و ئێستش لە داوێنی زاگرۆز خۆت دەزانی ڕشتەکێوەکانی زاگرۆز لە باکووری کوردستانەوە دەست پێ دەکەن، حتا دێتە خوارێ دەگاتە سیستان و بەلوچستان، لەوێ کۆتاییان پێدێ. ئێستش لێ پێکەریان دۆزیوەتەوە پێکەری یۆگا. ئەمانە هەموو بورە مامەسە خۆی کلمێک یۆگا یعنی چی؟ ئێستا دێمە سەری بە ئەو معلوماتە باس بکەم. دەڵێ یۆگا لێرەوە هاتۆ بۆ ئەوێ و لەوێ پارێزراوە. ئەگە تۆ سەیری متالعاتی مستەشریقەکانیش بکەی، باز لەوە دەکەن کە کاتێ ئاریایەکان یا ئاریەکان هاتوونەتە ئەو ناوچەیە بوون بە دوو قۆڵەوە، قۆڵەکیان لێرە ماونەتەوە جێگیر بوون، قۆڵەکیان چوون بۆ هیندستان و ئەو علم و معریفەی کە لێرە هەیان بۆ دەگەڵ خۆیان بردوانێتە ئەوێ. یەکێکیانین معریفەی نورە، ئەوەی کە سۆهرەوەردی ویستی زیندوی کاتەوە، بەڵێ ئیشراقە، و ڕیشەکەشی خۆشبەختانە یۆگایە. بەڵام کە دەچێتە ئەوێ بە قەولی ئوستاد ساتیانە داساراسواتی دەڵێت لێرە لە بەڵای ڕۆژگار پارێزرا. بەڵای ڕۆژگار چی بوو لەو ناوچەیە؟ بەڵای ڕۆژگار معلومە یەک دنیا گۆڕانکاری کەلتوری و عەقیدەی وشە تاتوتە پێشەوە، هەموو شتێکیان سڕیوەتەوە، شتەکانە لە ناو بردووە، بەڵام لەوێ خۆشبەختانە ئەوە ڕووی نەداوە. بەهەرحاڵ ئێستا فەیلسوفانی وەکو ڕاداکریشنان لەو ناوچەی خۆمان وەکو دکتۆرە شایەگان، ئەمانە لە کتێبەکانیان بەڵێ ئەمانە داروشی شایەگان، بەڵێ جگە لەوەی کە تێزی دکتۆراکەی لە 1960 لەسەر بەراوردی عیرفانی ئیسلامی و عیرفانی هیندی بوو، دوو کتێبێکی دوو بەرجشی هەیە لەبارەی قوتابخانە فەلسەفیەکانی هیند. لەوێدا ئیش بەشێکی سەرەکی تەرخان کردو بۆ یۆگا لەو کتێبەدا، لەوێدا باسی دەکا قوتابخانە فەلسەفی و فکری و دینیەکانی هیندستان لە ماوەی 4000 ساڵ لەوە پێش بۆ ئێستا دابش دەبن بەسەر دوو قوتابخانەی سەرەکیدا. یەکێکیان ئاستیکای پێدەکوترێ، یەکێکیان ئاستیکای پێدەکوترێوانە خوا باوەڕن، ئەوانن کە باوەڕیان بەخوایە، بەڵێ ئەوانن کە باوەڕیان بەخوا هەیە. باشە باوەڕیان بەوە هەیە کە ئینرژێک کە هێزێکی هۆشمەند لە پشت ئەم وجودەوەی و ئەم وجودە بە هەموو جزئیاتیەوە لەوەوە سەرچاوی گرتۆ. قوتابخانەیەکی تر هەیە، قوتابخانەی ئاستیکا، ئەوانە خوا ناباوەڕن. باشە لەناو قوتابخانە خوا باوەڕەکاندا ئەوانەی کە
نەک باوەڕیان بەوەیە بۆیان دەرکەوتووە تەجروبەیان کردو تاقیان کردوێتەوە کە لە پشت هەموو زەڕاتێکی ئەم وجودەوە هۆشمەندێک هەیە هێزێکی هۆشمەند هەیە ئەوانە 6 دانن یۆگا یەکێک لەوانەیە ینی باوەڕ بە خودای بەڵێ ینی باوەڕی بە تەواوی بەوە هەیە کە هێزێکی هۆشمەند وزەیەکی هۆشمەندی بەهێز لە پشتی ئەم وجودە هەیە بەڵام نەهاتۆ ینی ئێستا باسی سەرچاوەکانیشی دەکەم لە هیچ چۆ نەهاتۆ بێ ئەمە چ بکە تێئۆریزەی بکە و پێکهاتەیەکی عەقیدەیی و دینی بۆ دابڕێژێ و بیکابە بە هیچ شێوەیەک قوتابخانەکان ئەو قوتابخانانی کە خوا باوەڕن 6 دانن یەکێکیان سامکی هیایە گەردوون ناسێ وجود ناسێ بوون ناسێ یەکێکیان دووهەمیان یۆگایە کە مرۆڤ ناسێ نیایایە لۆژیکەوەی ئەمڕۆ ئێمە لە زانکۆ دەیخوێنین بە ناوی منتیق یەکێکیان ئەوەیە وای شیشیکایە زەڕە ناسێ ینی خەریکی ناسینی زەڕاتی بنەڕەتی ئەم وجودەیە بزانێ ئەم وجودە زەڕاتی فیزیکیەکەی چییە مەسەن بۆ نمونە لە چێوە هاتۆ دوای ئەوە میمامسایە ئەمانە ئەمە قوتابخانەیەکی هێرمۆنەتیکیە زۆر سەرنجڕاکێشە ینی تەویلی بەڵێ هات چی دەکات دێت دەقەکانشی دەکاتەوە ئەو دەقانەی کە هەنجا ڤیدایی بن گیتابێ یۆگا بێ هەر شتێک بێ ئەو دەقانەی کە هەندینی بن غەیرە دینی بێت دێشیان دەکاتەوە کاری تەفسیری ئەمانێ ئەم 6 قوتابخانەیە کە یۆگا قوتابخانێکی سەربەخۆیە لە ناو ئەوانەدا کاری دەگەڵ مرۆڤە کاری دەگەڵ ئەو یاسا سروشتی و گەردونیانەیە کە لەشی مرۆڤ لەسەریان دامەزراوە و مرۆڤ لەسەر بنەمای ئەوانە دەژی دوای ئەوە ئەو ئازیزانەی کە ئەم ڕۆژانە هەندێک قسەیان کردو نیشەندیشیانم بینیوە دەڵێن بوزیەتە یا مەسەلەن یۆگا تقوسێکی وای دەڵێن بوزێ ئەو قوتابخانەی تر کە خوا ناباوەڕە 3 دانن یەکێکیان بودیزمە چونکە بودیزم دینە و دینێکی خوا ناباوەڕش یانی دەڵێن من کارم بەمە نییە من جارێ ئیشی من ئەوە نییە شتێکە کە دڵنیانین بودا خۆی شتی زۆر سەرنجڕاکێشی هەیە لەو بارەدا خۆی دەڵێ من یەقینم نییە لەسەرەوەی کە هەیە یان کەواتە کارم پینە من جارێک کار لەگەڵەوە دەکەم کە دڵنیام کە هەیە کە وجودی هەیە یەکێکیان بودیزمە دووهەمیان چارواکە تێکەڵەیەکە لە مارکسیزم و ئەگە بە ئەدەبیاتی فەلسەفی هاوچەرخ بیڵم چارواکە تێکەڵەیەکە لە مارکسیزم و بۆ نمونە لە مارکس و لە سارتر ینی وجودیەت و سەرمایە و ئەوەی کە مرۆڤ بڕا شت بنیاد بنێ و گەشە بکە لە ڕووی مادێەوە و خۆش بگوزارێنێ و خۆشگوزەرانی پەرە پێ بدە ئەوانە دوای کە جاینیزمە سێ هەمدانیان جاینیزمیش دینە و ئەویش هەروەها خوا ناباوەڕە یعنی ئەگە تۆ سیر دەکەی ئێستا یۆگا سەر بە قوتابخانەی نا ئەوە هیچ چینە کۆنفۆسیوس بەڵێ هیچ چینە ئێستا کە سیر بکەی یۆگا سەر بە ئاستیکایە ینی هەر لە یەک قوتابخانەش دانین دەگەڵ بودیزم و دەگەڵ ئەوە مامۆستا لە پێش شتێکت باس کرد لە پێش بەرنامەکە فەرمووت بودیەکان ڕقیان لە یۆگایە و مەمنوعیان کردو لای خۆیان وابوو بە تەواوی مەمنوعیان نەکردووە بەڵام نە هیندۆسەکان نە بودیەکان نە جاینیەکان ئەوانەی کە ڕوانگەیەکی ئایدۆلۆژی و داخراویان هەیە بۆ دینەکەیان قبوڵیان نین نە یۆگا بکەن نە کەسی یۆگا بکە لە شوێنەکانیان ئێمە بۆ ئەوەش بەڵگەی زۆر هەیە بۆ چونکە پیان وایە ئەوان ئاوابیر دەکەنەوە چونکە ئایدۆلۆژی داخراون چونکە پیان وایە ئەگەر مرۆڤ خۆی بناسێ دوای ئەوە هەموو شتەکانی تر دەناسێ دیارە ئەوان کە مخالفی یۆگان و نان هەوێ خەڵک یۆگا بکە و خۆی بە دەقیقی بە دروستی ڕاستە و خۆ دەرک بکە بناسێ هەدەفێکیان هەیە لەوە ینی دانهەوێ شتێک بشارنەوە لە پشتی ئەو مۆزوعە چونکە ڕاستە مەسەلەن بۆ من خۆم بناسم ئیتر بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێم لەلایەن فەلسەفەیەکەوە لەلایەن ئایدیایەکەوە لەلایەن بوارێکەوە من ئێستا خۆم ناسیوە ئێستا ئیتر یەکیشتر پێم بڵێت تۆ ئەوەیت و ئاوا دیت و ئاوا دەڕۆیت من وە دوی ناکەم تازەمە خۆم ناسیوە لەبەرەوە ئەوان مخالفی زۆر باشە مامۆستا با بێمە سەر هەرێمی کوردستان
لما ويا بهوي أوي كجوايا لا أخرت يوجا أخرتنا ومنهج برورديو جولك لفوزات دروس كرا والذي تولى كبره منهم إسلام كان هون يعني وآت والذي تولى كبره منهم له عذاب عظيم يعني بسياركي من أويه هوي أم جورلا هەڵچوون لە وروژان لە دژایەتی کردن کە تا ئەسا کەس باسی نەکردو ئێمە مەسەلەن تەنمەی بەشەریمان هەیە گەشە پێدانی مرۆیی کاراتیمان هەیە کۆنفۆمان هەیە هیچی دژی ئەمانە نین بۆ دژی یۆگا ئاواوەستانەوەیانی لەبەرەوەی تێگەیشتێکی نادروستیان هەیە لەبارەی یۆگا پیان وایە وەچی باسم کرد پیان وایە دینە پیان وایە هیندۆسێ نەشارەزاییانە بەڵێ دەقیقەن لە ناشارەزایانە بەڵام ئێمە قبولکردنی شتێک وەڕەتکردنەوەی شتێک بەم شێوەیە زۆر نادروست و ناعیلمێ نازانستێ یعنی ئەگە تۆ بەتێوە شتێک قبول بکە شتێک ڕەتکەیتەوە دەبێت سەرەتا ئەو شتە لێکۆڵینەوەی لەسەر بکەیت تاقی بکەیتەوە و چەندین جاریش تاقی بکەیتەوە تاقیکردنەوە لەسەر ممارسەی بکەیت بەڵێ ئێستا من بۆ خۆم پێشنیار دەکەم پیان ئەو ئازیزانی کە ئاوا نیگەرانن و یۆگا ڕەت دەکەنەوە بابین یۆگا بکەن بە دڵنیایەوە ئەگەر یۆگا قوتابخانێکی نەک دینی بەڵکو فەلسەفیش بواە من شخصی خۆم بە هیچ شێوەیەک ئامادە نەدەبووم حتا بۆ یەک چرکەش ممارسەی بکەم ئەگەر 100% هەموو قۆناغەکانێکە مەجال هەبێ شی بکەینەوە ئەگەر یەک پوینتی تێدا بوو یەک پوینت حتا یەک پوینتی تێدا بوو بۆنی ئەوەی لێهات کە ئەم شتە یعنی هیچ سروتێکی دینی بوو دیوانێتیانێ بە هیچ شێوەیەک بەڵام زۆربەی زۆری دینەکان شتیان لێ وەرگرتووە لەبەرەوەی کە بۆ نمونە یۆگا 10,000 ساڵ ئێستا پێیکرد هەیە 10,000 ساڵی ئەوە کتێبەکانی دووسێ کتێبی سەرەکی هەن کتێبی دایکی یۆگان هەچی یۆگای دنیا لەسەر ئەساسی ئەم سوار کتێبەیە یەکێکیان یۆگا سوتراکانی حەکیم پاتانجالیە کە بە باوکی یۆگا بەناوبانگە 96 ڕستەیە بە نیو سەعات دەتوانی بخوێنیتەوە بڕۆ ئەو کتێبە بخێنەوە بزانی یەک فاریزەی تێدایە کە بڵێ ئەمە دینە کە بڵێ ئەمە ئایدۆلۆژیایە کە بڵێ ئەمە نازانم چیە یعنی پێش بوودیە خۆی بەڵێ پێش بوودیە یۆگا زۆر ناڵم پەیکەر هەیە لە موهەنجودارو باشە لە سیستان و بەلوچستان لەمانە پەیکەریان دۆزیوەتەوە لە پاکستان لە ئەفغانستان بە تایبەت و لە هیندستان و حتا دەنگۆیەوە هەبوو 4 ساڵەوە پێشکە لە گرمیانی ئێمەش پەیکەرێکی ڕامان دۆزیوەتەوە باشە بە جۆرەی ئەم پەیکەرانە ئارکۆلۆژیستەکان کە لێکۆڵینیان کردووە 10,000 ساڵەوە پێشن ئێستا ئێمە کتێبمان هەیە 4-5,000 ساڵەوە پێشە لە زۆر باشە مامۆستا بە ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم بەڕێزت خۆت ممارەسەی تەواوت هەیە نازانم ئاستەکان زۆر شارەزانم لە ڕاستیە خەڵکانێکی زۆریش لە بەردەستی بەڕێستا ڕاهێنراون با بڵێن لە ئەنجامی ئەوە چیت بۆ دەرکەوتووە مەسەلەن ئایا هەیە ئیلتیزامی دینی بوو بێ وازی لە دین هێنابێ ئایا هەیە متەدەین بوو بێت و بوو بێ بە ملحید ئایا هەیە خۆی یۆگا بکات و دوای واز بێنێ بڵێ خورافتە یعنی ئەمە سێ پرسیاری جیاوازن تا ئێستێ ئەوەی کە من سەر و کارم دەگەڵی هەیە لە ماڵێگای هەناسا و خەڵکیی زۆری شاتوێتە ئەوێ و خەڵکیی زۆریشی ئێستا لێیە هەنی دەتوانن بێن بیان بینن قسەیان دەگەڵ بکەن تا ئێستێ کەسم نەدیوە بەهۆی یۆگاوە وازی لە عەقیدە و بیر و بۆچوونی خۆی هێنابێ زاچ دینی بێت چە غەیرە دینی بێت کەس حتا یەک کەسم نەدیوە ئەنی کەسیشی پێ دیندار نابێ کەسیشی پێ بێدین نابێ بەڵێ بەڵام هەیە دیندارە وا تێگەیشتووە کە یۆگا بکە لە دین وەردەگەڕێ وا تێگەیشتووە و دوای ئەوە هەندێک شت دەڵێ بەخۆم دەڵێن باشە ئێستا کە تۆ ئەو شتانە دەڵێ من کە ڕاهێنەرەکەم وام دەڵێنەوەڵا من حەز دەکەم وەکتۆبم ئەیدا باشە من ڕاهێنەرەکەم ئەگەم منی والێ نەکرد بێ بۆ توالێ دەکە دوای ئەوە خەڵکی تریش خەڵکی تر هەیە بێدینە ینی پەیڕەوی لە هیچ دینێک ناکە بەڵە و هەتا دژی دینە هاتووە دکتۆر ناردوێتی پزیشک ناردوێتی کتوێتی بڕۆ تۆ پێویست بێگە هاتۆ کتوێتی پرسیاری لەمە کردو کتوێتی ئایا دەمباتەوە ناو ئەم یۆگایە دەمباتەوە ناو هەندێ مەسائیلی ڕۆحیەوە چونکە من زۆر دژی ئەو مۆزوعانم ئەگەر دەمباتەوە ناو ئەو مەسائیلە نام چونکە ئێستا تۆ لێرە بچت بۆ دەردەکەوێت بۆ دەردەکەوێت
مرۆڤ چ دیندار بێ چ بێ دین بێ کە داخرا و توندڕە بوو شتەکە ڕەت دەکاتەوە بەڵێ کە ئایدۆلۆژی بوو. ئێستا چەندە لەلایەن دیندارەکانەوە یۆگا ڕەت دەکرێتەوە، ئەوەندەش لەلایەن بێدینەکانەوە یۆگا ڕەت دەکرێتەوە. لەوانەیە زیاتریش دقیقاً، چونکە ئەوان پیان وایە یۆگا دەیانکاتەوە بە دیندار، دیندارەکانیش پیان وایە یۆگا لە دینیان دەردەکە. لە حاڵێکدا یۆگا لە دەرەوەی ئەو هاوچەشەیە بە هیچ شێوەیەک نەدەتکا بە دیندار و نەدەتکا بە بێدینیا پێچەوانە بە هیچ شێوەیەک. باشە ئۆستاز بە کەلیمەی وەهم نازانم بە معنای فرۆیدیەکەی بەکاربێنم، یعنی پێتوانیە چۆن تۆ نابێت پێتوا بێ، بەس خەڵکانی ترکەوە ئەڵێن یۆگا وەهمە، جۆرێکە لەوە هەم وەکو عەشق وەکو کۆمەڵ ئەو شتە نادیارانەی هەن. پێت وایە یۆگاش جۆرێک نییە لە وەهمە بوو، وەکو تەنانەت تەنیمەی بەشەری کە فووکردنە بەشەرێکە بە خۆڕایی با بڵین. نا، یۆگا بە پێچوان ئێستا سەرچاوی ئێمە چێ؟ کتێبی یۆگا سوتراکانی حەکیم پاتانجالیە. حەکیم پاتانجالی لە کتێبی یۆگا سوتراکاندا کەیتر بنەما و بناغەی یۆگا ئەم کتێبەیە. ئەنێگە کەسێک بی هەوێ یۆگا تێبگات دەبێت ڕەک بچێ و کتێبە بخوێنێتەوە. خۆشبەختانە بە کوردیش هاوڕێی ئازیزم مامۆستا هاوبیر کامەران تەرجمەی کردوێتەوە، هەیە لە بازاڕ. حەکیم پاتانجالی لە یۆگا سوتراکاندا لە سوترای یەکەمدا دەڵێ ئەتها یۆگا ئان و شاسەنەم، ئەمە سانسکریتێت، دەڵێ ئێستێ کاتی یۆگاکردنە، ئێستێ کاتی وەیە پێڕەوی لە بنەماکانی یۆگا بکەیت. لە ڕستەی دووهەمدا پێناسەی یۆگا دەکات، لە ڕستەی دووەمدا ئەوە پێش بودیزمە، پێش هیندویزمە، پێش ئەدیانی. بەڵێ ئەمە زۆر کۆنە. هەندێکیان بۆ 6,000 ساڵەوەی پێشی دەجێڕنەوە، بەڵام بەلانی کەمەوە پاتانجالی لە 3.5 بۆ 6,000 ساڵ پێش لە زاینە. لە ڕستەی دووهەمدا دەڵێ یۆگا چیتا ڤریتی نیرۆتها، یعنی چی؟ یعنی پێناسەی دەکات. یۆگا چییە؟ دەڵێ یۆگا بریتیە لە خامۆشکردنی شەپۆلەکانی زیهن، شەپۆلەکانی زیهن، ئەوەی کە ئەمڕۆ زانست دەستنیشانی کردوون. فیزیای کوانتەم ینی؟ نه، هەر خودی زانستی نۆرۆساینس، دەروونناسی، دەروونشیکاری، دەمارناسی. ئەمە هاتوچی کردو پۆلینی کردن، دەڵێن مێشکی مرۆڤ ئەم 5 شەپۆلە بڵاو دەکاتەوە: گامایە، بێتایە، ئالفایە، تێتایە، دێلتایە، بە تەرتیب ئاوە. ئەو 5 شەپۆلە حەکیم پاتانجالی ئەو کات لە کتێبەکەیدا ئاماژەی بۆ 5 شەپۆلە کردو. ئەو 5 شەپۆلە دەیانژمێرێ. یەکێکیان وەهمە، ئەوەی کە جەنابەت باست کرد. دەڵێ تۆ بچیتە سەر ئەو شەپۆلی وەهمە، باش تووشی چی دەبی؟ دەڵێ ئەمانە سەرچاوی هەم ئازارن هەم سەرچاوی بێ ئازارینە و 5. دەرچی دروست، دەرچی نادروست، وەهم ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد، یادەوەری لەگەڵ خەو، ئەو خەوەی کە ئێمە شەوان دەخەوین. دەڵێ ئەم 5 خەو یا خەون، خەو. دەڵێ ئەم 5 شەپۆلی زێهنین هەم دەکرێت سەرچاوی ئازار بن، هەم دەکرێت سەرچاوی ئارامی بن. و دەڵێت تۆ ئەمانە بناسە. ئێستێ لەناو ئەم 5 کە زانست دەستنیشانی کردووە، لەناو ئەم 5دا وەهم پەیوەندی بە یەکێکیانەوە هەیە، دەرچی دروست پەیوەندی بە یەکێکیانەوە هەیە. باشە، ئەمانەی دەستنیشان کردووە بە پێچەوانە. یۆگا نەک وەهم نییە، بەڵکو لە وەهم ڕزگارت دەکات. یعنی پرسیاری ئەوەت لەلا دروست دەکات: تۆ چی؟ تۆ ئەوەی کە تا ئێستا خۆت پێت وا بووە، تۆ ئەوەی کە ئەدیان پێناسەیان کردووی، تۆ ئەوەی کە فەلاسفە و فەلسەفەکان باست دەکەن. باشە، ئەمە پرسیار لەوە بکەم: تەسەوف لەگەڵ یۆگای زۆر خزمایەتیان نییە؟ تەسەوف بە معنای عامەکەی، هەر تەسەوفی ئیسلامی نەیانی؟ کاک سۆران، تەسەوف و عیرفان و یۆگا و حتا زانستەکان ئەوانەی کە دایان هەوێ حەقیقەت دەرک بکەن، وەک خۆی ئەوەی کە هەیە، وەک ئەوەی کە هەیە، وەک خۆی دەرچی بکەن، هەر هەموویان لە یەک خاڵ وەک دڵۆپێک دەکەونەوە ناو یەک ئۆقیانوسەوە، ینی دەستنەوە سەری یەک خاڵ. بۆیە ئەدیانیش سەر ڕای جیاوازی زاهریان لە شەریعەت و ئەمانەیە هەموویان بە بنەڕەت یەکن. یعنی بە عیرفان تەواوی ئەدیانی دنیا یەکە، بە عیرفان. و
هەم زانستە ئەقلانیەکان و هەم زانستە شهودیەکان ئیترمەمە ئەو دوو لە قەسەرێکی زانستمانێت باشە دین سەر بە زانستی عقلانی مەبەستە فەلسفەیە بەڵە زانستیش مەبەستە علمی تەجریبیە بەڵە زانستی عقلانی وەکو فیزیا و کیمیاومان بەڵە زانستی عقلانی و زانستەیە کە عقڵ دەکا بە بنەما و بە پێوەر ئەو پێنج هەستە سەرێکیە دەکا بە بنەما زانستی شهودی ئەوەی کە مامۆستا مەسعود محەممەد پێی دەکوت زانستی ونبینی چی دەکا هەستی سەر و هەستی شەشەم و ئەوانە دەکا بە بنەما یعنی ئەوانەش بەکاردێنێت سۆهرەوەردی دەیکوت عقلیش عقل لازمە بەڵام کافی نییە بەڵام شهود لەوێەوە دەبێت شهود دەست پێ بکات بە شهود بڕاتە پێشەوە ئێمە هەم زانستی عقلانی هەم زانستی شهودی هەردووکیان ئەگەر ڕێگاکەیان دروست بێ و بەرەو شناخت یان ناسین بەرەو معریفەتی باڵا بڕۆن لێ خەڵ بێکەوە تێکەڵ دەبنەوە تەسەوف و یۆگا شاید بە هەمان شێوە تەسەوف و یۆگاش بە بەس پێتوانێت تەسەوف بە زۆری جۆرێک ئەچێت ئەو خانەی وەهمەوە کە بەڕێزت باست کرد تەسەوف ئەگەر بتوانێت زیاتر بڕە لانی لە تەریقەت تێپەڕێ ئەگە بتوانێت باشە ئەگە بتوانێت زیاتر بڕە لە تەریقەت تێپەڕێ بگاتە مەرحەلەی بینینی حەقیقەت بینین چونکە بینین مامۆستا سوێران مەرحەلەی شهود بەڵێ بینین لە پێش زانینەوە باشە ئێستا کە تۆ سیر بکەیت لە زانستە مرۆیەکاندا زانین لە پێش بینینەوە ینی بۆیە فەرزیاتە بۆیە گریمانات ینی فەلسەفە و زانستە مرۆیەکان لەبەرەوە بەشێکی زۆری گریماناتن فەرزیاتن زانی ناخستۆتە پێش بینینەوە ینی کەسەکە هێشتا نەیبینیوە قسەی لەبارەوە دەکە ئێستا خەریکە ئەدیانیش وان لێ بەسەرهاتەوە ینی زانی ناخستۆتە پێش بینی زۆر باشە مامۆستا با بڵین بەڕێزت بۆ ئەم هەنگاوی کە بەتەمان یۆگا بکەنە ناو منهەجی خوێندن پێت وایە شتێکی عەمەلیە چونکە یۆگا شتێک نییە لە مەدرسە بخوێنرێت نازانم ڕاستەکەی با من وەک دوو کەس قسە لەسەرەوە بکەم ینی ئەو ڕاهێنەرە یۆگاکە وەکو ڕاهێنەری یۆگا بۆم مهم نییە بچێتە ناو پەروەردەوە وەکو ڕاهێنەری یۆگا بۆ چونکە ئێمە ئایدۆلۆژی نین بڵین ئەوەی کە ئێمە بۆمان دەرکەوتۆ دروستە دەبێ هەموو کەس پێی ڕەوی لێ بکا و هەموو کەس بیخوێنێ و هەموو کەس ممارسەی بکەوانە لەو ڕووە بە هیچ شێوەیەک ئەسڵەن بۆم مهم نییە بچێ یان نەچێت بەڵام لە ڕووی عیلمێکەوە لە ڕووی زانستێکەوە کە یۆگا زانستی ناسینی زێهن و مێشک و تەرکیز و بەکارهێنانی مێشک و زێهنە زۆر زۆر بمورە من پێوەرەی بەڕێزت بۆی بینەریش باشتر تێکە ینی پێت وایە تۆ پێم بڵێ یۆگا زانستی دروستکردنی هاوسەنگیە لە مرۆڤ لە بینی ڕۆح و جەستە و دەروون و ئەم شتانانی بەڵە دقیقەن ئێستا مەسەن بۆ منە ئێمە ئێستا هەر جەنابەت خۆت جەستەت هەیە مەسەن زێهنت هەیە و ئیحساساتشت هەیە باشە ڕۆحیشت هەیە دەگەڵ ڕۆحی تەجروبەیەکی ئەو تۆت نییە بەڵام دەگەڵ ئەم سیانە ڕۆژانە سەر و کارت هەیە و یەقینت هەیە کەم سیانە هەن بەڵام سەیریش دەکەی پێکەوە هاوسەنگ نین ینی لە خزمەت یەک شتدانین جەستە شتێکی دەوێت زێهنت خەریکی شتێکی ترە ئیحساساتشت بەلایشی ترا دەڕە ینی هەر یەکی ڕووی لە لایەکە یۆگا دێ چی دەکات دێ ئەمانە بەرەو مەرکەز دێنێتەوە بەرەو بنەڕەت بەرەو سەرچاوەکە دێنێتەوە ئەوانە ڕێک دەخاتەوە هەرسێکیان دەکا بە یەک و داخاتە خزمەت ئەو هەدەفەی کاتە داخاتە خزمەت خۆتەوە ئەمانە پێکەوە دەبێ هاوسەنگ بن چۆن هاوسەنگ بن تەمرینی هەیە ینی مەسەن بۆ نمونە جەستە و بیرکردنەوە و هەستەکان دەبێ یەک بن بەیەکەوە بەڕێزت ئەتێ پێم بڵێ یۆگا ئینسان وا لێکا کەیترواز لە هەڵپە و قەلق و پەلەپەلکردن لە شتا و بیرکردنەوە لە سوزان ترس لە مستەقبل و ئەمانە یعنی ئینسان وا لێکە ئەو تەوازونە بەڵە دقیقاً چونکە یۆگا یارمەتیت دەدا لەحزەی ئێستا تەجروبە بکەی ئەم چرکە ساتەی کە ئێستا بەڵە ئەوەی کە ئینفینیتیە ئەوەی کە بێسنوورە ئەم چرکە ساتە یعنی چی یعنی لە ڕابردوو ئازادت دەکە و لە بیر لە داهاتوش بەو معنایی کە خەڵک نیگەرانی داهاتوویەوە جۆرێک دێ لە تەسەوف نا ئەگە بڵێ یۆگا قوڵترە لە تەسەوف و لە عیرفان و لەمانەوە عەقلانی تریشە زۆر عەقلانێ زۆر ینی ئەگە تۆ یۆگا سوتراکانی حەکیم پاتانجالی بخوێنیتەوە
تەنیا زانستێک کە دەتوانانی پێی بشوفێنی ماتماتیکە چونکە لە ماتماتیکدا پێت وایە زانستە نەک بەڵە دقیقەن زانستە هوەر نییە زانستە دین نییە زانست ناناحی دەتوانێت هەمووی ئەوانەی پێ بڵێ بەڵام نایپێکی بەس بە زانست دەیپێکی ئەگە بشتێ بەراوردی بکەی لەگەڵ زانستێک تەنیا دەتوانێت لەگەڵ ماتماتیکیش بەراوردکەی چونکە ئەو نەوردیانێ ئەوەندە ورد و دقیقە باش یعنی ئەگە مەسەلەن حەکیم پاتانجاری دەڵێ ئەو شتە دەبێ بەهۆی ئەم شتە بەس سەبەت ڕێک وایە ئەو شتە دەبێت بەهۆی ئەو شتە دەڵێ بەو شتەش دەتوانانی کۆنتترۆلی بکەینی هێڵی زۆر سپاس مامۆستامان کردی نانە لە خزمەتە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم بەرنامەیە هیوادارم جێ ڕەزامەندی ئێوەش ببێت تا ئەڵلقەیەکی تر و میوانێکی تر و بابەتیشتر خواتان لەگەڵ